یەکێک لە هێرە کێشە گەورەکان کە ئەمڕۆ ئەبێتە مای دۆڕاندنی خۆمان گەنجمان بریتە لەو هاوڕێیانی کە هەڵەبژێردین کە معامەی لەگەڵ ئاکرێت. چۆن ئەم هاوڕێیە بۆ گەنجێک ئەبێتە شەیطان، بۆ خوشکێک ئەبێتە شەیطان، هەر ئینسانە. لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني. بتسهيل كردن وآسان كردني هلا گناه، بقرس كردني عبادات وطاعات، نك بوي لي قرس بكات، بوي دزهل قرتن لي آسان بكات. گەنجێکە هیچ عیبێکی نییە لە ماڵێکی مسلمانە ئێتە دەرەوانەیە ڕەفیقاتی شخصێک دەکات، پاش فترێکی کەم هەموو تەسەووری ئەم شخصە ئەگۆڕێت. ئەڵێن ئەوانەی کە اختصاسیان مەجاری تەربیەیە پەروەردەیە، ئەڵێن لە 160 صفاتی ئینسان لە هاوڕێکەیە وەریەگرێ، لە 160 لە 130 سلوک و ڕەوشت و هەڵس و کەوتی لە دایشەوە وەریەگرێ، لە 110 لە باوشەوە. وا ئەڵێن لە 160 هاوڕێکەی کە لە دەورە هاوڕێتی کوڕەکە دەکات، ئی کچەکە دەکات، لە ڕێی مۆبایلەکەتەوە بۆ مۆبایلەکەی کە من بۆم کڕیوە هاوڕێتی کوڕەکە دەکات، هاوڕێتی کچەکە دەکات، لە 160 سلوشی ئەوەی بات. لە 130 کە دایشێک بەردەوام لەگەڵ یایەتی لە ماڵەوانێ ئەچێتە سەر شانی ئەو، لە 110 ئەچێتە سەر باوشی، کە من پێم وایە بە قەوسێکی عام بە معنای ئەوی دائیرەی دەوری هەر هەمویان باوکەکە ئیکات. تەسەڕوفی باوشێک لە ماڵەکەیە ئەبێتە مای ئاراستەکردنی ئایلەکە، ئاراستەکردنی کێزانی، ئاراستەکردنی مناڵەکانی. تۆ یاوتێتە دەست برادەر، دەست لێ بەرداوە، دێتە دەرەوانێ ئەم کوڕە ئەوێ بەرەو باشە بڕوات، ئەم کوڕە ئەوێت خراپە نەکات، بە بەسیتی هەڵە کاکە تۆ گەنجی. چەند گەنجمان وای پێوتراوە ژیانی گەنجێتی خۆ بەرەسەر کە تۆزێت تەمەنت تێپەڕی ئەنجا تۆبەیە بکە، چی یەکەی بیکە کە فرسەتێک دروست بوو کچووی حەجێکت کرد پاگەبیتەوە، مشکلت نامێنێ. تۆ تەوێت سوو نەخۆیت، ڕەفیقەکە و کە شەریکتە کە خەڵکێکشکەی لەگەڵ تا تەماشا ئەکەی دەوڵێت بە خۆ دنیا هەمووی سوو خواردنە ئێستا بۆ بیزات تۆ ئەتێ معاملەیەکی حرام نەکەیت، پێ دەڵێ ئاخر دەوڵەمەند نابی. طبعی ئینسانیش وهایە، طبعی ئینسان وایە لە هەموو ئینسانێکە کە ئەڵڵا خەڵقی کردووە شتێکی تیا دروست کردووە پێوتە غیرە. ئەم غیرەیە یا بە ئیجابی ئەڕوا یا بە سلبی. لەبەرەوە من ڕەفیقاتی شێ بکەم، مناڵەکە و ڕەفیقاتی شێەکە، تۆ ڕەفیقاتی شێەکەی، صفاتی ئەو شخصە ئەگەر ئینسانێکی ناجح بێت لە بواری مادیە حەزەکەی لەو ناجحتر بی، ئەتێ وەکو ئەو بکەیت، وەکو ئەو لێبێت. لەبەرەوە هاوڕێیەتی برادەرایەتی ئەساسە لەوەی کە ئینسان بەشووی ئەکات. بۆیە الله سبحانه وتعالى فەرمی یا ئەیها الذین آمنوا اتقوا الله وكونوا مع الصالحين. لەگەڵ تەقوای ئەڵڵا کە ئەفەرمێ سنوورەکان بپارێزن، حرام مەکەن، چی مەکەن، لە هەمان کاتا فەرمێ كونوا مع الصالحين، وریابن لەگەڵ خەڵکی باشە هەڵس و کەوت بکەن. تەنها تەقوای ئەڵڵا زۆرجار ڕەنگە نەتپارێزێ ئەگەر ڕەفیقەکەت ئەهلی ئەوە نەبێت، چونکە ئەمە لەوانەیە کە لەسەر ڕێ بووە لای داوە، ئەمە کە ئەڵڵا باسێکە کە نازانی کێیە شکڵی چۆنە، بەڵکو نموزەجێک کە قورئانەمان ناتێ، لەسەر ڕێ بوو عیبی نەبووە، ڕەفیقەکەی انحرافی پێ کردووە، تووشی خەلەلی کردووە، جا چ کچە چ کوڕە، چەندێکمان وا مناڵەکانمان لەدەست چووە، بۆی گوێ نادەینێ کە بزانین هاوڕەکەی شێیە، ڕەفیقەکەی شێیە. ئیحتیمال بە هەموو شتێکی مناڵەکەمان نەدەین، زۆر جار ئیحتیمال بۆ نادەین بزانین هاوڕەکەی شێیە، لەگەڵ چیا قسە ئەکات، لەگەڵ چیا هەڵس و کەوت دەکات، بۆ شووی ئەبا. تۆ هەموو ژیانی خۆ سەرفەکەی بەیانی هەتا ئێوارە خەریکی کەسابەت و ڕاکەڕاکیت و دێیت و ئەڕۆیت و ماندوو ئەبی بۆ شێ، بۆ مناڵەکانت. دوای تۆ مناڵەکە تەماشاکێکیش کە بردوێتی ئیتۆ نییە. لەبەرەوە برایانی خۆم، خوشکانی عەزیزم، قەزەی هاوڕێیەتی ئەساسە، کە ئەژنێم هاوڕێیەتی ئەساسە، هاوڕێیەتی تۆش وەکو باوک وەکو دایک لەگەڵ چیا ئەیکەیت ئەثەری ئەمێنێتەوە بۆ مناڵەکانت، لەگەڵ چ خەڵکیەکەیت مامەڵ لەگەڵ چیا ئەکەیت، مەدای تەئتیر و تەئتیری لەسەریان.
ئەمە نموذەجێکی قورئان